گوتمە و پەرلەمانە پەیمانێ پێ بگرێ لەبەرەوە بناغی هیچ خراپی هەیە هەڵبژارنەکە. وەکو کۆمەڵی دادگەری کوردستان هەر لە دوای ڕاگەاندنی ئەنجامەکانی هەڵبژارنە دیزاینکراوەکە ڕایانگەیاند خولی شەشەمی پەرلەمان دوای زیاتر لە ساڵ و نیوەک نەیتوانی سەرپێ بکەوێت و ئەو دامەزراوە گرنگە بە پەخراوی ماوەتەوە. دوای 34 ساڵ لە یەکەم هەڵبژاردن ئێستا پەرلەمانی کوردستان لە بەردەم قەیرانێکی قوڵی شەرعیەت و پاشەکشەی متمانەدایە. چالەکێکی مەدەنی دەڵێت پێویستە پارتی و یەکێتی دان بە شکستی پێکەنانی حکومەت دابنێن و هەڵبژاردن ئەنجام بدرێتەوە. لە هەرێمی کوردستان دامەزراوەکان بە بارمتەی دوو هێزی فەرمانڕەوا گیراوە کە ئەمە بەدەرە لە ویست و خواستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆی ئێستاش دەڵێم ئێمە سیستەمێکی خراپمان پێ باشترە لە نەبوونی سیستەم هەلێک لە بەردەستی ئەو دوو هێزەدا بوو کە پەرلەمان تەشکیل بکەن دواتر متمانە بە حکوومەت ببەخشن کە نەیەتوانیوە دەتوانن چۆڵی بکەن دەتوانن بەڕاستی فرسەتیان هەیە بۆ دووبارەکردنەوەی هەڵبژاردن تاوەکەوەی هەڵبژاردنێکی تر ئەنجام بدرێت لە هەرێمی کوردستان بە دەربێ لە دیزاین و لە تەزویر و لە کڕینی وەلا و بە بارمتەگرتنی موچەخۆر و زاڵکردنی هەژمونی هێزە فەرمانڕەوەکان بەسەر هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆدا تا هەوڵاتیانی هەرێمی کوردستان بتوانن تعبیر بکەن لە ئیرادەی حەقیقی خۆیان بەداخەوە ئەوەی کە بۆ تەمایی بێمتمانەی دەنگدەر لە هەرێمی کوردستان ئەو جۆرەیە لە زاڵبوونی هەژمون و لە تعتیلکردنی پەرلەمان بینیمانە دەرگای پەرلەمان داخراوە بە 2 ساڵ پەرلەمان وادەکە بۆ درێژ کراوەتەوە دواتر نایاسایی بووە. شارەزایان دەڵێن عیبێ بۆ دەسەڵاتداران ساڵێک و 6 مانگە پەرلەمانیان بە بارمتە گرتووە ئیرادەی خەڵک شکێنراوە جەختیش دەکەنەوە کە تا ئەم پەرلەمانە سەربەخۆ کارانە بێت حاڵی لەمە باشتر نابێت. دیموکراسیت بریتە لە مافی مرۆڤ پێشێل دەکرێت دیموکراسیت بریتە لە ئازادی مەدەنیەکان پێشێل دەکرێت دیموکراسیت بریتە لە جیاکردنەوەی دەسەڵاتەکان ئەم پەرلەمانە دەبێت سەربەخۆ بێت بەپێی یاسا بەپێی پێڕەوتیایدا هاتووە دەڵێ پەرلەمانی کوردستان سەربەخۆیی دارایی و یاسایی خۆی هەیە بەڵام سەربەخۆی دارایی پەرلەمان نەک بوو جینە چاوی لە دەستی وەزیرێکە کە خۆی متمانەی پێداوە هەتا موچەکەی پێ بدات پەرلەمان چۆن سەربەخۆ دەبێتەوە چۆن دەکرێت ئاوە بۆیە ئێمە دیموکراسیەتمان بە هەڵە ئەزمون کردووە ناکرێت و هەر ئەمە شەوای لێکردوونکەوە ئەمە ئەمڕۆ 34 ساڵە مینی ساڵیادی پەرلەمانە دەبواە ئێستا لە کۆتایی خولی نۆی پەرلەماندا بووینایە ئامادەکاریمان بۆ خولی دەبکردایە هێشتا خولی 6مان سوێندی نەخواردووە. پەرلەمان دوای زیاتر لە 3 دێ لە حکومڕانی کوردی گەڕاوەتەوە بۆ خاڵی سفر وردە هەمووان دەگەڕێنەوە بۆ ئەو بۆچوونەی کۆمەڵی دادگەری کە دووبارەکردنەوەی هەڵبژاردن تاکە چارەسەرە بۆ دەرباز بوون لەم دۆخە چەق بەستووە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.